هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا ئاراس جیاواز لە زۆربەی وڵاتانی جیهان تەنها پەیوەندی بەناوخۆی وڵاتەکەەوە نییە بێگومان مژارێکی گرمی جیهانیە و دیموکراتەکان یاخود کۆمارەکان هەریەکیان کاندیدی خۆیان هەیە هەرێکیان لەوانە ببن بە سەرۆک سیاسەتی جیاوازیان هەیە لە نێوخۆ و لە دەرەوەشدا. جا ئەوەی کە گرنگە بۆ ئێمە سیاسەتی ئەمریکا چۆن دەبێت لە دوای دەرچوونی هەریەک لە کاندیدی کۆماریەکان یاخود دیموکراتەکان بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عراق بەگشتی و کوردستان بە تایبەتی کە بۆ ئێمە گرنگە میوانێکمان لەسەرم بابەتە دەبێت. ئەنوەر حسێن چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانەکە کە ئەنوەر بەخێر بیت. کاک ئەنوەر ئەم هەڵبژاردنە تا چەند گرنگە و تا چەند پەیوەندی بە کوردەوە هەیە؟ زۆر سپاس بۆ ئێوە. لە ڕاستی هەڵبژاردنەکانی ئەمریکا گرنگیەکی گەورەی هەیە لەسەر ئاستی دنیا. ینی ڕەنگە هیچ هەڵبژاردنێکی دنیا ئەوەندەی ئەمریکا فۆکەسی لەسەر نەبێ و چاودێری نەکرێەوە هەر کام لە وڵاتانی دنیا بۆیان گرنگە سیاسەتی داهاتووی ئەمریکا بەرامبەریان چۆنە بێ و ئایا ئەگەر کۆماریەکان بێنیان دیموکراتەکان بە هەمان شێوە ئەوان جێگە و پێگە و موقعەتی ئەوان چییە و مامەڵی ئەوان چییە لەگەڵ ئەم وڵاتە و ئەم سیستەمە سیاسیانە. بۆیە ینی بەڕاستی ئەم برکێ لە نێوان دیموکراتەکانی لیبراڵ و لە نێوان کۆماریەکانی محافزکاری ڕاست جێگای سەرنجی هەموو دنیاە و بێگومان کەم و زۆریش کاریگەری لەسەر کورد هەیە و دیارە سیاسەتی ئەمریکا ساڵانە بە پێی بەرژەوەندیەکانی خۆی دابەژەکرێ بۆ چەند پلە و ئاستێک مەسەلەن لە سیاسەتی ئەمریکا لە 4 ساڵی داهاتوو سەبارەت مەسەن بە نیمچە کشوەری هیندستان چییە؟ لەو سنووری پاکستان و هیندستانەوە یا لە منطقەی باسفیک چییە؟ لە منطقەی قەفقاس چییە؟ لە خۆرهڵاتی ناوەڕاست و لە کەندای فارس چییە؟ بەرامبەر بە وڵاتانی ئێران چییە؟ ئەمانە هەمووی بە نظری من سیاسەتی وردی ئەمریکادا ڕێژدێ بەرامبەر ئەمانە بە پێی بەرژەوەندیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مامەڵەی لەگەڵەکرێ. بۆیە یعنی شتێکی عجیب نییە کە مەسەن زۆر ئێمەش فۆکەسەخینە سەر ئەو هەڵبژاردنانە و لە هەر حاڵیشدا کەم و زۆر پێم وایە دەرچوونی کاندیدێکی دیموکرات یا کۆماری کاریگەری لەسەر هەندێک لە سیاسەتەکانە بێ. بەڵام لە ڕاستیە ئێمە واقعەتێکی بێ بزانینەوەیە کە هەموو ئەو دۆسیانی باسم کرد لەسەر مێزی کۆشکی سپیە. واتە دەموچاوەکان زۆر کاریگەریان لە ئاراستەکردنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا نابێت. بۆ نمونە جۆ بایدن کاتێک بۆ سەرۆکی ئەمریکا ئومێدێکی زۆر هەبوو لەبەرەوەی جۆ بایدن دۆستی کووردە ئەمریکا زۆر شتی جیاواز دەتوانێت لە سەردەمی جۆ بایدن بۆ هەرێمی کوردستان بکات بەڵام شتێکی وامان نەبینی. ئەنی کەواتە گۆڕانکاری لە دەموچاوەکان زۆر کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە وڵاتان یەکگومان تەحسیل حاصل لە ڕێگەوەی جەنابدا. زانی وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا کە ڕابەرایەتی هێشتا تاک سیستەمی دنیاکە ڕاستە منافسی گەورەی بۆ پیا بووە لە برێکس و لە سین و هیندستان و بەرازیل و لە مەجای اقتصادی ئەوانەیە بەڵام تا ئێستا وەکو گەورەترین جلێزی دنیا ماوەتەوە. لە ڕاستیە منش پێم وایە من ناڵێم هیچ ئاڵگۆڕێک نییە، ئەمە بەشێکی تەفسیر و تەحلیلی میدیایە ڕۆژنامە نووسانە، بەشێکە لە تەفسیری سیاسیەکانی ئەم وڵاتانە و تەنانەت سەرکردەکانی ئەم وڵاتانە کە پێیان وایە ئەم بێ ئەو باشترە. بەڵام لە زۆر شوێنی ژێمە بینین تەوەقوعمان وا بۆ کە بایدن لە پرسێکە یا دیموکراتەکان لە پرسێکە ڕێیان باش بێ کەچی کۆماریەکان ڕێیان باشترەوە پێچەوانەوە. ئەوەی جەنابیش دەیڵێ بەعام مەسەلەن ئەوەی کە دیموکراتەکان لەبەرەوەی تا ڕادەیەک لیبراڵن و زۆرتر لەگەڵ دیبلۆماسیەت و مامەڵە و ئەوەن ئەمە واقعە. بەڵام کۆماریەکانیش لەم بارەیەوە ینی کەم نین، کەمیان نەکردووە. بۆیە بە نەزەری من مەسەلەن ئەمڕۆ مەسەلەن ئەگەر تۆ سێکێ تێڕوانینی ئەوان بەرامبەر بە ئێران
مثلەن قسە هەیەڵێن ئەوە ترامپ بەرجامی هەڵۆشاندۆتەوە یا پاشەکشەی لێ کردووە لە ڕێکوتنەکانی پێنجایدێک بەڵام خۆ بایدنیش هیچ مامەڵەیەک ناکات لەگەڵ ئێران بەڵام قسەکەوەیەکە بۆ چوونێکەیە ئەگەر ئەم جارە کۆماریەکان بێن ڕەنگە کێشەکە قوڵتر بێتەوە لەگەڵ تاران بەڵام شەرتیش نییە ئەووا بێ کاتە ئەوەی دەگوترێت ئەمریکا سیاسەتێکی دیاریکراوی هەیە و سەرۆکۆمار تەنها جێبەجێکارە ئەم قسەی ڕاستە ناخێر نەخێر ئەوەی کە سەرۆکۆمار لە ئەمریکا دەسەڵاتێکی زۆری هەیە بە پێچەوانەی زۆربەی وڵاتانی منتقەکە دە سەرۆکۆمار تەشریفاتیە ڕاستە کۆنگرێس زۆر دەور و نەخشی هەیە بەڵام سەرۆک ڕاستەوە خۆت بڕیارەدا و کاریگەری هەیە لەسەر هەموو سیاسەتەکان هەر بۆیش بۆ معلوماتی جەنابێت مەسەلەن ئێمە توانین خەڵک هەمیشە ناوی سەرۆکانی ئەمریکا هێنێ مەسەلەنەڵێ ئۆبامایە ترامپە بایدنە جۆرج بۆشە فلانە هیچیە هیەوەیە کە دەور و نەخشی هەیە بە پێی دەستور دەور و نەخشی هەیە و سەلاحێتی هەیە و کاریگەری هەیە نەک وەکو مەسەلەن عێراق یا وەکو ئێران تەنانەت کەچی مەسەلەن ئەمە لە تورکیاوانیە مەسەلەن لە تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دەور و نەخشی گەورەی هەیە سەرۆکوەزیرانەوە ڕۆڵی نییە لە ئەمریکاش وایە لە ئەمریکاش یەکمان سەرۆکۆمار ڕۆڵی گەورە هەیە بەڵام ئەوەی جەنابێت دیڵی ڕاستە وەکوتم هەموو ئەو دۆسییانە پێشتر بەرنامە ڕێژی کراوە و تەشخیص کراوە و استراتیژەکانی ئەمریکایتیا دیاری کراوە بەرژەوەندەکانی لەکوێیە و پێویستە چی بکات لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئەمریکا بەش بە پلەی یەکەم هەموو ئەجێنداکانی واشنگتن وەستاوە لەسەر بەرژەوەندیەکانی ئەم وڵات جار لەسەر بەرژەوەندەکان بۆیە زۆر جار بە ئەمریکا دەگوترێت هاوڕێی نیوە ڕێگایە یان هەر کاتێک دەزانێت بەرژەوەندەکانی لە وڵاتێک کەم دەبێتەوە یان لەگەڵ لایەنێک کەم دەبێتەوە جۆرێک لە جۆرەکان شانەوە دەبین بۆ نمونە ینی لە سەردەمی دۆناڵد ترامپ لە سووریا بینیمانەوەی بەرامبەر هێزە کوردیەکان کردیان ئێستا لە کاتێک داڵبژارنی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە دەچێت کە لە عێراق گرژێکی زۆر هەیە ینی گروپەکانی مقاومە زۆر زیاتر لە جاران لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە دەدەن پێدەچێت ینی دیاریشە حکومەتی داهاتوی عێراق و کابینەی داهاتوو لە ئەمریکا ئەنی ئەکەونی 1 ساڵەوە ئەمانە دەتوانین بڵین چ گۆڕانکاریەک یاخود پێش هاتێکی تازە لە ناوچەکەدا بە تایبەت ئەوەی پەیوەندی بە عێراقی لێ ببینی وڵا لە ڕاستیە بۆچوونی زۆر هەیە کە پیان وایە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر با پێشەوە ئەوە بڵێم ینی ئەمساس چەند ڕووداوی گەورە هەن لە ماوەی 30 ساڵی ڕابردوو مەسەلەن ڕوخانی دیواری بەرلین 1970 کە سەرەتای کۆتایی هاتنە بە جەنگی سارد و دواتریش لە 1991 لێکەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێت بۆ 15 کۆمار و لێکەڵۆشانەوەی چکۆسلۆڤاکیا و یوگۆسلاڤیاش بۆ 6 کۆمار ئەمە کوێ دەور و نەخشی جدیە بوو ئەمریکا سەرۆکایەتی بلۆکی ڕۆژاوایە لە جەنگی سارد دەکرد بەرامبەر بە بلۆکی بەناو سۆسیالیستی سۆڤێت باشە هەموو ئەو دەستکەوتانە خۆی چینیەوە و تەنانەت ئەو کاتە فرانسی فۆکۆیاما وتی ئەگەر مەسەلەن مارکس و توێتی کۆتایی مێژوو بریتە لە دەسەڵاتگرتنی چینی کرێکار و ئەوە ئێستا هەموو دنیا لەژێر ڕێبەرایەتی لیبرالیزمی ئەمریکا حەسێتەوە تاوان بۆ چوونەکەشی دوایی پەشیمان بۆ بەڵام لە حەقەتدا دەستکەوتی گەورەی چنیەوە باشە لە ڕووداوەکانی 11 سپتەمبەر بۆچی ئەوە بەرامبەر ئەمریکا کرا و ئەمریکا لە دوای ئەمەوە هەڵوێستی تازەی نوان باشە دوای ئەوە دیقەت بە لە شەڕی قاعیدە و تالیبان و ئەوانە لە ئەفغانستان و لە خۆڵاتی ناوەڕاست تەنانەت لە حرەکەی شەبابی سۆماڵ و فەرعادید و ئەوانە و تەنانەت لە مالی لە ئەفریقا دەور و نەخشی گەورەی هەبوو خۆی ڕابەرایەتی ئەمەی کرد تەنانەت بۆ معلوماتی جەنابێت ینی پارادۆکسێکە بوو لە ڕووداوەکانی یوگۆسلاڤیا مەسەلەن ئەمریکا پشتیوانی لە هێزە موسڵمانەکانە کرد کە بەدەست هێزەکانی مەسیحیەوە ئەچەوسێنرانەوە مەسەلەن هەردوایش بۆیە مەسەلەن کۆسۆڤۆ و ئەوانە دروست بوون پشتیوانی لێکردن لە ڕێگای هێزەکانی کەیفۆڕەوە دیقەت بە دوای ئەوە لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی مەسەلەن ئێستا وردە دەدەرەکەوێت کە ئەم سیناریۆکان ئەم دایڕشتەوە دەور و نەخشی هەبووە و دوای مەسەلەن دێتە سەر ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و هەموو ئەم ڕووداوانەی کە ڕووەدا و جەنگی کەنداو مەسەلەن ڕووداوێکی گەورەیە لە مێژووی تازەی ناوچەکە و دنیاە هەموو ئەمانە کارکتەری سەرەکی بووە و دەور و نەخشی سەرەکی هەیە و خۆی بەرنامەکان ئەجێندەکان داڕێژێ بە پێی بەرژەوەندەکانی خۆی ڕوخانی حکوومەتی عێراق و
پاشەکشە بە ئەو زۆر هێزگێلی تر و هەڵوەشانەوەیەکێتی سۆڤێت و هەم ئەوانە یعنی قسەکەەوە یەک ئەمریکا بێگومان هێشتا وەکو هێزێکی گەورەی ئابووری سیاسی اقتصادی ئەمنی دەرەکەوێ بەڵام لەگەڵەوە شاوی جەنابی ینی ئەوە نییە کە خۆی لەسەر لە دنیاە بەڕاستی ئەو مانیفێستە مەسەلەن بەرژەوەندی هاوبەش هەیە هاوڕێتی و دۆستایەتی تا سەر نییە بەڵام پێم وایە لەم خاڵەیە ئەوەی کە بۆ ئەمریکا شمولی ئەم خاڵەداکە ئیسرائیلە یانی ئیسرائیلە لە هەر حاڵدا بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزیانەی پارێزی لەگەڵی بیانە بێ یەکێک لە ئەولەویاتە گرنگەکانی ئەمریکایە کە پشتیوانی لە ئەمنیەتی ئیسرائیل و پاراستنی ئەم کیانە بکە دیقەت بە لە 48ەوە بەردەوام دامیەکە لەو هەموو خۆ زۆر جار مەسەن قەتڵعامی گەورەی کردووە لە فەلەستین لە لوبناان لەو شەڕانێکە کردوێتی بەڵام بێ قەید و شەرت مافی مرۆڤی خستۆتە ژێرۆ ئەمریکا ڕەخنێ نەکردووە و ئەشکاتێک قەیرانێک یێتە پێشۆگرو یعنی بەبەستمەوەیە لەم خاڵەیە کە جەنا بدوتت ماعەدا ئیسرائیل لە دەرەوەی ئەوەیە ینی شەر نییە بەرژەوەندەکانی بەڵام ئەوەیە کە ئیجبارە مەسەلەن پێی وایە کیانێکە لەم منتقەیە زۆر گرنگە مەترسی لەسرە بەرژەوەندیەکانی لوبی جوولەکە اقتصادی عالمی هەموو ئەوانە بۆیە بە نظری من ئەوەی کە ئەمریکاشێکە دۆستایەتی تا سەر ناکە و بەرژەوەندەکانی پارێزە بە تایبەتی لەگە گەلی کورد پێم وایە شتێکی عەجیب نییە بەڵام قسەکەوەیە کە ئێمە زۆر جار ئەڵێن دۆستی ئەمریکاین ئەمریکا لە ڕاستیە ئەجێندای فایلی کوردی لەسەر مێزەکەی نییە ینی بڵێ ئەمە وەکوتم ئێستا هەموو کە زەزانەیە مەسەرن هەردوو لایەن چ ترەمپ و چ کامەلا سیاسەتێکی داهاتویان هەیە بەرامبەر ئێران بەرامبەر ئەو شەڕانێکە لە فەلەستین لە غەزە ڕووەدا و بەرامبەر مەسەلەن تورکیا بەرامبەر وڵاتانی کەنداو بەرامبەر ئەمریکای لاتین و مەسەلەن هەموو ئەمانە سیاسەتێکی داڕێژاوی هەیە بەڵام لە ڕاستیە بۆ کورد پێم وانی ئەم سیاسەتە لەسەر مێزی کۆشکی سپی هەبێ بەڵام قسەکەوەیەکە لە زۆر مەرحەلەیە پەیوەندیەکی سیاسیمان هەبووە و گەلی کوردی پاراستووە ئەوە دروستە کە هیوادارم مەسەن کەیسی کورد لەسەر مێزی گفتوگۆ هەبێ مێزی کۆشکی هەر گەڕایتەوە بۆ مێژووە باسی کوردی شەکرد دیموکراتەکانیان کۆماریەکان لە مێژووە کامیان زیاتر میان ڕەوتر بوون و سیاسەتەکانیان باشتر بۆ بەرامبەر بە کورد کامیان زیاتر دۆستی کورد بۆ کاڵە ئەمریکا دۆستی کورد وەڵا لە ڕاستیە من ئەوەندەی بزانم کە مەسەن باسی ئەم مێژوە تازەت بۆ بکەم وا بینین کە دیموکراتەکان مەسەلەن دۆستتر بوون جا مەسەن تاکتیک بوو بێ یا واقعی بوو بێ مەسەن لە ڕووداوەکانی ئەوەی کە کاگەرە باسی کرد لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی 2011 لە ڕۆژاوای کوردستان و پێکێنانی کانتۆنەکان بێگومان دیموکراتەکان دەور و نەخشی زۆرتریان هەبوو سەردەمی ترامپ دەستی تورکیای ئاوەڵا کرد بۆ قەتڵ و عام و شەڕی کۆبانێ و چاوپۆشی کرد لەو هێرشانی داعش بە پشتیوانی تورکیا مەترسی هەیە جارێکی کە ئەمانە ڕووبەنەوە لەبەرەوەی باس لەوە کرێت کە ترامپ زیاتر کەسێکی تەسەور نەکراوە و بڕیارەکانی لەسەراستی تاکە کەسیەیە و زیاتر نزیکە لەو سەرۆکانەی کە ئەویش بە هەمان شێوە ویستمەوە تاواکەم لە ڕووداوەکانی ڕێفراندۆم و هێنانەوەی سوپای عێراق بۆ ناوچە کوردستانیەکان بێگومان کۆماریەکان چاوپۆشیان کردوە پشتیوە بە جۆرە لە جۆرەکان بوو بە پشتیوانی لە حەشتی شەعبی داگیرکردنی ئەو ناوچانە و لە مەسلەی ئەو هەموو بارودۆخەنە ئارامەی کە لە باکووری کوردستان پێگێ بێدەنگن محەلیلێکی سیاسی پێی وایە کوردەکانی سووریا کوردەکانی عێراق کوردەکانی تورکیا زۆرتر بەرژەوەندەکانیان لەگەڵ دیموکراتەکان دێتەوە و پێچوانەوە کوردەکانی ئێرانیان ڕۆژهەڵاتی کوردستان زۆرتر بەرژەوەندەکانیان لەگەڵ ترامپ و کۆماریەکان دێتەوە بەقەول بەو دەلیلەی کە توندە بەرامبەر ئێران و مەسەلەن هێشتا کورد پێی وایە ئێرانیەکان پێیان وایە ئەگەر ترامپ بێتەوە ڕەنگە مەسەن فشارەکانی زۆرترکە بەڵام مەڵەن ڕەنگە دیموکراتەکان بێتەوە دیسانەوە دانوسان دەست پێ بکاتەوە بۆ پرۆژەی ئەتۆمی کە کاتی خۆی ترامپلی کشایەوە ینی لە ڕاستیە بەڵام ئەگەر سەیری دیفاکتۆکە بکەین سەیری خەریتەکە بکەین لە ڕاستیە ئەو دەستکەوتانی کە لە باشووری کوردستان لەنەوە یەکەوە بەدیهاتوە وەکوتم سەردەمی ئەوانە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستانیش ئێستا بێگومان لەم 4 ساڵی حکومی بایدنی دیموکراتەکان
بارودۆخی کوردەکان لە ڕۆژاوا باشتر هەرچەندە چاوپۆشی لە فشارەکانی تورکیا و داگیرکاری ئەفرین و مەسەلەن سەرەکانی و من بەجوئانە ئەکاوە ئەو هێزانی کە لەوێ بەکرێگیراون فشار زۆرە خەنە سەر خەڵکی ئەو منطقەیە و خەریکن تەتریکی یەکەن ئەوانە بەڵام لەگەڵەوە هێشتا ئەو هێزە لێوێ ماوە لە باشووری کوردستانی ڕەغمی ئەو هەموو ڕەخنە و گلەیانەی کە هەیە مثلا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمیشە قسەی هەیە لە دوایین هەڵبژاردننی کوردستان هەمیشە لەسەر خەت بوو کە هەڵبژاردن بکرێت دەسادۆسی دەسەڵات بکرێ گلەی هەیە لە ناعەدالەتی و پێداگیری دەکەن کە ئێمە وا هەستەکەین یا با بڵێم ئاوای خوێنەوە کە دیموکراتەکان تا ڕادەیەک نەرمونیانترن بەڵام لە سەردەمی دیموکراتەکان هەمیشە جەنگەکان زیاترن ینی تۆ سیر کە سەردەمی بایدن ئەو هەموو شەڕ و شۆڕە لە ئیسرائیل و فەڵەستین ئیسرائیل و لوبناان جەنجی ئۆکراین سەردەمی ئەنی پێشی ترامپ سەردەمی داعاشە لە سەردەمی کۆماریەکان و ینی ئەمانە سەردەمی دیموکراتەکان هەمیشە بە سەردەمێکی پڕ لە کێشە و شەڕ و ئاڵۆزی لێک دەدرێتەوە بۆچی ینی بۆچی دیموکراتەکان هەزیان لە ئەوەیە کە هەمیشە لە دەرەوەی ئەمریکا شەڕ و جەنگ هەبێت وەڵا کاگارە لە ڕاستیە پێم وایە بەشێک لەم ڕووداوانە بەبێ خواستی دیموکراتیەکان یا کۆماریەکان یا ئەمریکا دێنە پێشەوە و لەگەڵەوەش ئەوە بمانەوە نەمانەوە ئەمریکا بەراورد بە 20 ساڵی ڕابردوو بەراورد بە دوای کۆتایی هاتنی جەنگی سال لە زۆر شوێن پاشەکشەی کردووە دیقەت بە ئەوەی کەوتم ساڵی 1992 لە سۆماڵ بەو هەموو ئیمکاناتی کە ئەمریکا هەیە بوو هێزەکانی شکستی خۆر بەرامبەر حرەکەی فەرعایدیت و پاشەکشەی کرد لە مالی بەجێ هێش بۆ فەڕەنسا لە عێراقا کە عێراق خۆی ڕزگاری کردو یان داگیری کردو هەردوو شەمکەکە بەڵام بەجێ هێش بۆ ئێران ئەو پەیوەندی خرا ئەو نەمانی ئەو پەیوەندی کۆنکرێتیانەی لەگەڵ عەرەبستانی سعودی وای کرد سعودی زۆرتر لە چین نزیک بێتەوە وای کرد هەندێک وڵاتانی ئەفریقا لە ماوەی ڕابردوودا مەسەلەن لە چاد و لە نەیجیر و ئەوانە کودەتا بکرێ پێگەکانی لێ بستێنن رووسیا کۆنتترۆلی بکە یعنی قسەکەی ئەمریکاش لە زۆر شوێن پاشەکشەی کردووە بەڵام کاگاراز مەرز نییە ئەو شەڕانە کە دروزە بێ وەکوتم بەرژەوەندی ئەمریکایتیانە بێ و ئەم شەڕانە هەر کامیان دەور و نەخشی هەیە لە دروستکردنیا چ کۆماریەکان چی دیموکراتیەکان باسی شەڕی ئۆکراینت کرد شەڕی ئۆکراین خەریکە بەو نەتیجەیەکە کە ئەمریکا بەرنامەکەی پێشتر داڕشتووە بەڵامی تر کەوتۆتە سەردەمی بایدنەوە ئەوەیە کە شتێکی ترە بەو دلیل بە دلیلی چی بە دلیلی ئەوەی گەورەترین ڕکابەری خۆی لە دنیاە کە خاوەنی گەورەترین چەکی ئەتۆمیە کە منافسەیەکی قوڵی جەنگی ساردیان هەبووە و پۆتن و رووسیا خۆیان بە میراتگیری ئەو یەکێتی سۆڤێت دەزانن پێیوا ئەبێ احتیوایکە ئەم احتیواکردنە پێیوا بوو چۆن بوو ئەبوو لە ڕێگای دروستکردنی کێشەیەکەوە بێ گرفتێکەوە بێ بۆیە کێشە یعنی لە مەرحەلەی یەکەمان کاتی رووسیا دورگەی قڕمی داگیر کرد ئەمریکا زۆر جددی نەبوو پێیوا بوو بۆیە ئەنی قسەکەەوە بوو بەڕێی من تاڵەیەک بوو پلانێک بوو کە دانرا بوو بۆی رووسیا هەژمونی زۆرتر بکە دوای کە مەسەن لە جۆرجیا کە پەلاماری منطقی ئەبغازیادا و داگیریەکە هیچ ئەڵوێسێکی جددی نەبی وەڵحاصل ئەمریکا رووسیا ئێستا بە ئەجێندایەکی ئەمریکی تووشی شەڕێک بۆ لەگەڵ ئۆکراین کە یەکەم رووسیا سەرقاڵێکی گەورەی ئەم شەڕەیە و لە بەرامبەریشە یەکێتی ئەوروپا کە هاوپەیمانی ئەمریکا واشنگتۆنن و زۆربیان ئەندامی ناتۆن لەم بارەیەوە بۆ چوونێکی شەیە کە ئەمریکاوانی شخصۆتە زێر هەژمونی زیاتری خۆیەوە کە پیان مەسەلەن دیقەت بە لە دوای دروستبوونی ناتۆ پەرلەمانی ئەوروپاوە سوید و فنلەندا ئامادە نەبوون پسنە و ناوەندەوە کەچی لەم ئەخیرانە پەلەیان بوو کە بڕۆنەنا ئەو ناتۆوە بۆچی بۆی کە رووسیا پەلاماریان نەدا قسەکەوەیە کە واگە دیقەت بەی ئەوروپا لە ماوەی تا شەڕی ئۆکرانیا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە حاڵ و گوزەرارێکی زۆر باشیان هەبوو و مەسەرەن لە زۆر شوێن کە پێویستیشی کردبێ وەکو پێویست ئەجێندای ئەمریکایان جێبەجێ نەکردووە بەڵام لەم شەڕی ئۆکرانی هەمویانی ناچار کردووە کە بێ بە تایبەتی ترەمپ وتی ئەبێ مەسەلەن پارەکانتان بێن نەدەر و سەرفیکەن بۆ شەڕ ئەگەر نامەترسی لەسەر خۆتانە ئەگەر نا ئێمە ناتوانین شەڕتان بۆ بکەین ینی بە نەزەری من ینی مەسەلەن ئەم شەڕی عێراق مەسەن خۆی بەرنامەی بۆ داڕێژ بوو چ کوێت ڕزگارکە لە عێراق وە چ مەسەلەن
ئەوساس ئەوەی کە هەژمونی ناسیۆنالیستەکانی عەرەب کۆتایی پێبێنی سەدام حوسێن محەممەد قەزافی بێگومان جا تۆ مەسەن برزی بڵێ بۆ شەڕە ناکا بەرامبەر ئێران دیسانیش لەمەیە بەرژەوەندێکی یەک ئەم شەڕە هێشتا ئاوا باشە ئیدارەی ترامپ وەکەوەی کە بانگەشەی بۆ کە ئەیتوانی ڕێگری لە دروستبوونی ئەم جەنگانە بکە یاخود تەنها قسەیەکە و ئەیکات وەکوتم ئەوەی کە بەڕاستی تۆ دیقەت بە ئێستا بۆچی خۆ ئەمریکا زۆر هەوڵەدا بە قسەی خۆیڵێ ئێمە ناتانیاهۆمان بۆ کۆنتترۆل ناکرێ بەڵام ئەمە قسەیەکی ڕاز نییە ناتانیاهۆ دەوڵەتی جوولەکە و ئیسرائیل بەبێ پشتیوانی ئەمریکا ناتوان خۆی بگرێ بەرامبەر ئەو هەموو نارانەی ئەو خاکێکی بچووک و ئیمکاناتێکی کەم و نفوزی تازە نفوسی خەریکاگاتە 10 میلیۆن بەرامبەر بە جەمعیەتی 22 دەوڵەتی عەرەبی ناتوانێت بە ئاسانی خۆی بگرێ بەڵام قسەکەوەی کاتێک دنیا ئەبینێ ئیسرائیل ئەمریکای لە پشتوی وڵاتانی عەرەبی سازشەکەن لەسەر مەسەلەی فەلەستین و هەمویان پێیان باشە ئاش ببنەوە لەگەڵ ینی ئاشبوونەوەی ئوردن لە چەند ساڵی ڕابردوو ئێستا یەکێ لە ئەرکەکانی دیموکراتەکانەوەیە کە پێیان وایە سعودیە و ئیسرائیل ئاش بکەنەوە و مەسە وڵاتانی تەواوی عەرەبی ئەوانەی کە هەژمونیان هەیە اقتصادیان بەخۆتە بەرژەوەندەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل ئاشکاتەوە بۆ ئەو شەڕانەوە کوتم لە ڕاستیە ئەم شەڕانە بمانوێ نەمانەوێت دەخالەتی ئەمریکای بە جۆرە لە جۆرەکان بە پێی بەژەوەندەکەر بینەوە سەر عراق لە ئەگەری دەرچوونی ترامپ ئێستا ڕۆژەوی عراق ئەوەی پەیوەندە بە ئەمریکاوە چونە دەرەوەی هێزەکانی ئەمریکای و هاوپەیمانانە لەگەڵیدا ئەبێت تاوەکو ئەیلولی ساڵی داهاتوو ئەمریکا هاوپەیمانان بکشێنەوە پێت وایە گۆڕانکارێک لەمە دروستکە لە ئەگەری دەرچوونەوەی ترامپ خۆی لە ڕاستیە هۆی جەناب بدێڵی بەشێکی هێزەکانی تا ئایلولی 25 وە لە کۆتایی 26 بێ کۆی هێزەکانی ئەمریکا پێ ئەو یاداشتین لێک تێگەشتنەی ئیمزایان کردووە وە گوایە ئەمریکەکان داوایان کردو لە حکوومەتی عێراقی کە ماوەی زۆرتریان پێ بدە بەڵام بە نظری من لە ماوەی تا کۆتایی 26 واستەکەم ئەمریکا ئەجێندایەکی تری هەیە لە منتەقەکەیە و ڕەنگە هەرو کاتە حکوومەتی عێراقی خۆی ناچار بێ داوا کا با هێزەکان بمێنەوە و حکوومەتی عێراقی جارە باوت پێ بڵم بە جەنابەت بڵێم حکوومەتی عێراقی ئێستا حکوومەت وەکو سەرۆک وەزیران لە ئەنگری ئەمریکایە و پێشی خۆشم پەیوەندیانە بەڵام لە خوارەوەی سەرۆک وەزیران لە خوارەوەی هەڕەمەکە مەسە هێزەکانی سوپای عێراقی کە بەشێکی زۆریان هەشتی شابین مانە وەلای ئێرانن بۆیە لێرە پارادۆکسێک هەیە کە ئەمریکا هەمیشە ویستوێتی لە دوای ڕوخانی ڕژەمی باسەوە هەمیشە ئەمریکا ویستوێتی سیستەمێکی سیاسی دروستکە لە عێراق ئەگەر دۆستی زۆر ئەمریکاش نەبن مەسە هەموو بەرژەوەندەکانی ئێران نەپارێزن سەرکەوتو نەبووە لەمەیە ئێستا مەسەلەن لە دەورانی کازمیشە ئەم هەوڵی زۆردا خۆ باشترین کەسایەتی خۆیان بوو خۆیان دروستیان کرد خۆیان هێنا کەچی سەرکەوتو نەبوو بە دلیلی چی بە دلیلی ئەوەی کە هەژمونی ئێران لە عێراقا هێندە زۆرە ناتوانێت ینی وەکوتم ئەمریکا ئەگەر دیقەت بی لە ململانەکانی نێوان واشنگتۆن و تاران لە عێراقا تاران بردوێتیەوە بە هەموو امکاناتێ بەڵام وەزیرانی ئێستا هەوڵەدا ئەم باڵانسە ڕاگرێت جا بۆیە کشانەوەی هێزەکانی ئەمریکا یا ئەوەیە کە ئەیەوێت دەست لە عێراق بەردا وەکۆی کە ئەفغانستانی بۆ تالیبان بەجێشتووە یان ئەوەی کە تا 2026 ئەجێندایەکی هەیە بەرنمەیەکی هەیە کە یا حکوومەتی عێراقی جۆرێکی تر مەسەلەن زۆر جار باز لەوەکرێ کەسایەتێک بێنن کە بتوانێت کۆنتترۆلیکە یان ئەوەی کە ڕەنگە لەگەڵ ئێران سازشێک بکەن یان ئەوەی کە ئێران گەورەترین هەژمونی هەیە لە عێراق و مەترسیانە لەسەر خۆیان بکەنەوە بەنظری من کشانەوەی ئەمریکا دوایەوە ئەمریکا کە بکشێتەوە خۆ هەرێمی کوردستان وەکو پێشتریژی وتان بەشێکە لە عێراق بەڵام ئێستا گەورەترین سەفارەتخانە دروستەکە گەورەترین باڵێۆزخانە لە هەولێر دروستەکە و بەشێکی زۆری هێزەکانی بەردەوام لەم ناوچە ماگەرێکی کراوەیە گەر بڵین لە عێراق بکشێنەوە بەڵام لە هەرێمی کوردستان نەکشن و باشی ئەو کۆنسوڵخانەی گەورەیەت کرد کە لە یەکێک لە گەورەترین کۆنسوڵخانەکانی ئەمریکا لە ئەخ ئوستازەمە لەگەڵ ئەم قسانەی پێشوو کردمان پارادۆکسی هەیە کە مەسەلەن تۆ ئەجێندای کورد لەسەر مێزەکەت نییە و ناتەوێت کورد نەک بە دەوڵەت پشتیوانی لەم فیدراالیەشی بکەی و لە سەردەمی ترامپ ڕێگا خۆشەکەی بۆ حەشتی شعبی قەتڵعامی خەڵکە ناوچە کوردستانیەکان داگیر بکاتەوە و لە ئێستا شادی ئەڵی باڵۆزخانەکەم ئەکێشمەوە بۆ هەولێر باش ئەمە دوو مەترسیە لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان سەر بە عێراق ڕازی نییە بەوە
و لە ڕووی جیۆپۆلیتیک و لە ڕووی هەژمونی ئێرانیشەوە ئێران قبولی ناکاوی کە چەند جار ساروخی گرتوۆتە هەولێر ئەماکە کێشە دروزە بێ بۆی قسەکەیە کابێ هەڵوێستی ئەمریکاش بەرامبەر بە هەرێمی کوردستان لە حاڵەتێکی ئاوایە ڕوون بێ ئەوێ چی بکە ئەوێ پشتیوانی لە هەرێمی کوردستان بکە مثلەن ترامبیە قسەیەکەکە بۆ ئەمریکا مەسەل هێزەکانی دیموکراتەکانیش بێدەنگن بۆیە بەڕاستی من پێم وایە مەوزوعی کورد ئەبێ ئەمریکا لەم بارەیەوە شەفافتر وازیحتر بێکە کورد چییە لە ناو لە دۆسی ئەمریکا کاکەنوەر پێشتر زۆر باس لەوە کراکە ئەگەر جۆ بایدن بەبێ بە سەرۆک بەژەوەندێکی باشە بێت بۆ کوردستان و گەڵبرێتی ژێ ساڵێ ئەگەر دۆناڵد ترامپ جارێکی کە بێتەوە بە سەرۆکی ئەمریکا ئەمە کوردەخاتە بارودۆخێکی زۆر خراپەوە دەرچوونی دیموکراتەکان یاخود دووبارە بوونەوە بە سەرۆکی ترامپ چ جیاوازیەک لە دۆخی ئێستەی کوردستانە گۆڕێ و کامیان سوودیان زیاترە بێ بۆ کوردستان وڵا لە ڕاستیان نازانم مەسەلەن هەر کامیان ئەجێندای داهاتووی ئەم 4 ساڵەیان چییە بەڵام ئەوی کە پێشتر باسم کرد مەسەل لەم 4 ساڵی ڕابردوو دیقەت بە دیموکراتەکان و بایدن و هێزەکانیان بەردەوام مەسەلەن سەردانی ئەم هێزولایانە سیاسیانیان کردووە و بەردەوام ئەو پارەی کە مانگانایی دەن بە هێزی پێشمەرگی کوردستان و ئەو خواردنانی بۆ نزیکەی 100,000 پێشمەرگەی دابینەکەن بەردەوام بووە و هەمیشە هەوڵیاندا و مەسە هەرێم و عێراق کێشەکانیان بە ڕێگای دیبلۆماسی چارەسەرکەن و لەگەڵ هێزەکانی ڕۆژئاوە مەسەلەن هەوڵیانداوە تورکیا ڕاگرن بۆ معلوماتی جەنابەت ئەگەر ئەمریکا لە منتەقەکەیان نەبێ ڕەنگ بۆ تورکیا کانتۆنەکانی تریش چکۆبانە و چ ژیرەش وەکو ئەفرین داگیرکاوە و مەترسی گەورەوەی کە ئێسای بینی لە هەمان کادا چاوپۆشی لەو شارانی تورکیاژەکە بۆ ڕاگررتنی باڵانس و تورکیا وەشانەوەی ئیدارەکەش ینی بێگومان ئەمە شەگەرێکی کراوە ئیدارە خۆیە بە نظری من ئەوەی کە ئێمە بە ڕابردوو بە تەجربە بینی ومانە مەسەلەن شەر نییە ئەمە سیاسەتی بەڕاستی کۆماریەکان هەموو بێ ئەوەی کە ترامپ بێکات چکە یەکێک لە چاودێرانی سیاسی ئەمریکایی ئەڵێ ترامپ تەنانەت پابند نابێ بۆ بەرنمەیەش کە ڕایۆشکارەکانی لە هەڵمەتی هەڵبژاردنە بۆیان داناوە و هەڵمەت و بانگەشەی هەڵبژارنەکانی هەندێک جار زۆر پۆپۆلیستیە هەندێک جار زۆر قسەی بازاڕیەکە لە بانگەشە هەردووچیان باسی ئەویان کرد کە شەڕی ئیسرائیل و فەڵەستین و حەماس و ئەوانە کۆتایی پێهێنن باسی ئەویان کە هەردووچیان ئەیانەوێت لەگەڵ ئێران ڕێکەون بەڵام هەردووچیان ئێرانێکی لاوازیانەوێت کە باسی ئێرانەکەین دێتە سەر عێراق چکە ئەوان لە چاوی ئێرانەوە عێراق لە چاوی عێراقیشەوە هەرێمی کوردستانە بینن بۆیە ینی ئەمە ڕەنگە زۆر پەیوەندی بە هەردووچیانەوە بێت بەڵام ئایا ئەوان چ ئێرانێکیانەوێت لە پاڵیدا چ عێراقێکیانەوێت دوای دێتە سەر هەرێمی کوردستان بێگومان دقیقا ئەوان هەمیشە هەوڵیانداوە لەگەڵ ئێران لەسەر مەسەلی گرفتی سەرەکیان لەگەڵ ئێران دووسێشتا کاگەرازێکیان مەسلەی دۆسی ئەتۆمیە کە لە بەرجامی یەک کشانەوە پێنجزاید یەک ئێران مەسەلەن وەکو پێویست هاوکاری تیمەکانی ئاژانسی وزەینی و دەوڵەتی ئەتۆمی ناکرد و بە مەرجەکانی پێنجزاید یەک ڕازی نەبوو لە بەرامبەرە ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی کشانەوە لەوە ئەمە خاڵێکی زۆر جەوهریە بۆ ئەمریکا کە ئێران دەستی نەگا بە چەکی ناوەکی دووهەم خاڵ کە فۆکەسیان لەسەر ئێرانە گلیان لێ هەیە ئەوەیە کە دامی ئەم هێزانەی میحوەرەکە مثلا حوسیەکان لە یەمن و حیزب الله لە لوبنان حەماس لە فەلەستین و حەشتی شعبی لێرە ئەمانە و ئەمە کاریگەری ڕەشی هەیە بۆ معلوماتی جەنابێت ئەو پشتیوانیانی ئێران تەرازوی هێزی لە منتەقەکە گۆڕیوە و تا 7 ئۆکتۆبەر لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەم هێزانەی میحوەر و ئەم هێزە نیابەیانەی کە ئێران دامیانەکە زۆر پاشەخشایان کردوانی هەندێک باز لەواکرێت کە 400 فەرماندەی پلە باڵای یەکەمینەکەی حیزب الله لە نابردووە ئیسرائیل دیارامی بە ئەمریکا خۆی لە ئێمە بێلایەن بووین بەڵام هەمویان نەزان کە ئەمریکا دامی کردووە و لە هەمان کاتا تەواوی غەزەی وێران کردووە و حەماسی تا ڕادەی فلیشبین بردووە و ئێستا باز لەوە کرێت بە دوای ئەم هەڵبژاردنانەی ئەمریکا بۆیە ئیسرائیل پێی خۆشە ترامپ بێت دانی پێی خۆشە ترامپ دەرچێ پێی وایە تەیدی ئیسرائیلەکە تەیدی تەل ئەبیبەکە لەوەی کە غەزە بلکێنێ بە ئیسرائیلەوە و سنووری ئیسرائیل و میسر بەیەکەوە دەمجەبێت و ئەمە خاکەکەی خۆی زۆرە بەوە تۆمەتبارەکە کە فەڵەستینێکی لاوازە تەنانەت لە فەڵەستینیشە خۆشیان ناوێت لەبەر ئەو بڕیارە لاوازانەی کە داژۆ ناتانیاهۆ گوێ لێ ناگیرێت زۆر تەیدی ئیسرائیلەکە
وخۆی لە ڕاستی ئەمریکا هەمیان وەکوتم ئەمنی ئیسرائیل بۆیان گرنگە بەڵام بوونی کەمینەیەکی باڵادەستی ئابووری گەورە لە ئەمریکا کاریگەری خۆی هەیە و لە هەمان کاتیشا ئەمریکاژ ئەم سەرێشانە لە کۆڵخۆی بکاتەوە مەسە حەماس ئەوە حیزب الله وردە مەسەی ساباز لەوە کرێت لەم چەند ڕۆژەیە ڕەنگە پەلاماری حەشتی شعبی بە و ئیسرائیل بۆیە قسەکەوەیە لە ڕاستیە ئەگەر تۆ بەراوردکەی لە نێوان ئەم هێزانەی کە نیابی ئەو هێزانەی ئیسلامی متتەڕیفی ئەوەنی باسمان کرد بەراورد بە کورد کورد ئەناسیرێکی باشە لە منتەقەکەی ڕاستە کەم و کوڕی هەیە ڕخنەی لەسرە هەرێمی کوردستان یان تەنان ڕۆژاوەش بەڵام بەراورد بەوانە هەرێمێکی ئارامە تا ڕادەیەک جۆرێک لە کاتێک قسە دێتە سەر کورد دێتە سەر هەرێمی کوردستان هەمیشە ئەمریکا ئەوەی دووپات کردوتەوە کە لە چوارچێوەی عراق مامەڵە لەگەڵ کوردستان و کورد دەکات کورد سەرکردایەتی سیاسی کورد چی بکات بۆ ئەوەی ئەو بۆ چونێ ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان بگۆڕێت لە چوارچێوەی عراقدا سەیری هەرێمی کوردستان نەکات ئێمە مەسەلەن ئەگەر هەر زۆریش ئەوە نەکەین هەر نەقدی ئەمریکا بکەین کە هیچ بۆ کورد ناکە وەکو من وتم یا ئێوە بۆ چونتان ڕەنگەوا بێ مەسە ئەمریکا لە 1990 و پشتیوانی لە هەرێمی کوردستانەکە وەنیە دەیان جار ئەمریکیەکان بە یەکێتی و پارتیان وتووە کاکە دەستا و دەستی دەسەڵات بکەن ئەم گەندەڵی هەیە و ئەم ناردنە دەرەوەی نەوت شەفاف بکەن ڕێز لە دیموکراسی بگرن ڕۆژنامەنووسان مەکوژن هێزی پێشمەرگەتان یەک بخەن باشە لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر مەسەلەی نەوت بگەنە نەتیجە هیچی بەگوێ نەکردووە ئەم دوو هێزە هیچیان بەگوێ ئەمریکا داواکاریە تا ئەم لە قسەیەش من قسەت بۆکەم پارەیەکی زۆر بودجەیەکی زۆر ئەو تەنانە لە ئەخیر جار لە چەند مانگی ڕابردوودا ئەمریکا کۆمەڵێک چەکی پێشکەوتوی داوە بەهێزی پێشمەرگە کە عێراق لە خۆ ئێمە نیمانە و ڕەخنەی کرد باش ئەم هەموو کارانت بۆکە بەسی تریشت کە داواکە خستنەوە هێزی پێشمەرگە بە قسەی ناکەی نائەدالەتی و گەندەڵیە بە قسەی ناکەی پێشێلکاری ئازادی و دەسا و دەستکردنی دەسەڵات وەکو چەندجارێک ساڵی کارموچەی فەرمانبەران ڕاوەستە بەنامەیەک جگەلە ئوستاز ئەمریکا زۆر گلەیی هەیە لەم دابەشبوونەی یەکێتی و پارتی بەسەر تورکیا و ئێرانە ئەم دوو زۆنە بە تەحسیل حاصڵە ئەمریکا ڕاستە زۆرتر دۆستی تورکیایە تا ئێران بەڵام لەو پەیوەندیانەی پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ تورکیا نیگەرانە بە چونکە ئەوەی کە جەناب دێڵی مادام ئەڵێ پەیوەندیتان لەگەڵ عێراق بێ پەیوەندیەکانتان لە ڕێگای عێراقەوە بێ کاتە تۆ بۆ هێزی تورکیا ئەڵەیێنیت خۆ ڕاستە ئەمە ناڵێ لە میدیاکە بەڵام ئەمریکا لە هەموو ئەم بابەتانە گلەی هەیە ئێمەسە ئەم هەموو شتت بۆکە و پشتیوانی ینی ئەگەر باواقعی بین ئەگەر هاتنی ئەگەر لە سەردەمی 2014 هاتنی داعش بەشێک لە هێزەکانی ئەمریکا و تەنان پشتیوانی ئێرانیش نەبووە هەرێمی کوردستان کەوتە ژێر مەترسیەوە پێتوانیە هێزەکانی ڕۆژئاوا گوێڕایەڵتری فەرمانەکانی ئەمریکان زیاتر بۆن منەگوتی نیانوت هەڵبژاردننی ناوخۆی مەکەن بەڵام وتیان ئەم هەڵبژاردنە بە گونجاو نازانی بەڵێواب بەگوێشیان کرد مەبەست هەڵبژاردننی شارەوانیەکانی کانتۆنەکانە بەڵێ وعد بوو مانگی 6 هەڵبژاردنەکان بکرێن وتیان مانگی هەژێکین مانگی هەشتی لەسەر داوای ئەمریکا دیسان هەڵبژاردنەکە جگە لەوە ئوستاز مەسەلەن دیقەت بە لە ساڵی 2000 و پێم وایە 21 داعش پەلاماری داعشەکانی کە لە ناو زیندانن لەگەڵ چەندتیمێکی تر پەلاماری زیندانی ڕوێرانیاندا باشە چەند گەریلایەکی کەم لە ناو ئەمە بوو نیان هێشت زیندانیەکان دەرگاکان بشکێن ڕاکەن ئەمریکا تا یەک دوو ڕۆژ چاوەڕێی کرد دوای هێزەکانی بەشداری پێکرد قسەکەی ئەوەی کە توێڵی ینی نوکتەیەک نازانم ڕاستیان نە بەڵام نوکتەیەکی ئەڵە پارەیەکی سەرف کردووە ئەمریکا منەظەمەیەکی ئەمریکی بۆ دروستکردنی چەند خوێنگایەک لە ڕۆژاوە ئەم پارەیە وای دانێ مەسەرەن $500,000 بووە بۆ دروستکردنی 50 خوێندنگە ئەڵە دوایی بەشێک لە پارەکە زیاد بووە هێزەکانی خۆراوە جێڕایانەتەوە تویان ئێمە لە هەرێمی کوردستان دە بەرابەریەوە دەین کەس نایجێڕێتەوە ئەمە ئەگەر نوکتەش بێ حقەتەکەی ئەوەیە کە بێگومان تێڕوانینی ئەمریکا لە ڕۆژاوە بەرامبەر بەڵام یەک گرفتی هەیە ئەمریکا یەک گرفتی هەیە لەگەڵ ئەم دوو هەرێمە گرفتەکەشەوەیەکە پێی وایە ڕۆژاوای کوردستان کانتۆنەکانی ڕۆژئاوا لەژێر تەسیر و ئایدۆلۆژیای پەکەکەیان کە پەکەکە بە حسابی ئەمریکا لە لیستی تیرۆرە وی ئەم پرۆسی دانووسانەی کە لە تورکیا ژێت ئەمریکا پێم وایە ڕاستە بەریتانیەکان دەخالەتیان هەیە بەشدارن تەیە بەڵام بۆ ئەمریکاش گرنگە کە ئەم کێشانە ئەتوانێت چکە ئێمە تەجربەی زۆرمان هەیە کە ئەمریکا مەسەلەن دیقەت بە هەر بۆی هەژمونی ئەمریکا مەسەن ڕێکەوتنی ئیسرائیل و فەلەستین لە 1993
ئەمریکا کردی لە نێوان یاسر عەرەفات و ئیسحاق رابین و شەمەن پێرس ڕێکەوتنی 1994 لە ئەفریقای باشوور لە نێوان نیسۆن ماندێلا و دیکلێر ئەمریکا کردی ڕێکەوتنی حرەکەی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا لە 2016 ئەمریکا کردی ئەنی قسەکەی ئەمریکا هاتوانێت لەم بابەتەشە دەور و نەخشی زۆری هەبێ کە بتوانێت هەم ڕۆژاوە بە ڕسمیتر بناسێ و هەم بە هەرێمی کوردستانیش چەند جارێک ترەمپ ئەو کاتی لەسەر حکم بۆ ئەیوت کوردەکان شەڕکەری باشن باسی هێزەکانی ڕۆژاوایە بەڵێ ڕاستە شەڕکەری باشیانەوە ئەوان بەڵام ناڵێ ئەمانە تێکۆشەری باش ئەنوەر کاتمان زۆر کەماوە بەڵام مەبەستمە وەڵامیان پرسیارەش وەرگرم باسیەوەت کرد کە ئەمریکا تێبینی هەیە لەسەر ئەو بە قاچاقبردنەوە تێرەمی کوردستان لە سنوورەکانی تورکیا و ئێرانەوە ینی زیاتر تێبینیان لەسەرەوە هەیە کە ئەو نەوتە لە ڕێگەی سنوورەکانی ئێرانەوە بگوازرێتەوە چونکە ئەوان دەڵێن ئەمە دەبێتە هۆی نەمانی کاریگەریا کەمکردنەوەی کاریگەری ئەو سزایی کە لەسەر ئێران ئەو سزا ئابوورەی کە بەسەر ئێران سەپاندویانە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر سیاسەتەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەسەر هەرێمی کوردستان وڵا لە ڕاستیە ئەمریکا لەم بارەیەوە پێم وایە ئاگاداری ورد و درشتی ئەم کارانەیە وەتەن ئەم نەوتەی کە لێرەوە ڕوا چ لە سنووری زۆنی سەوز لە زۆنی زەرد یا با بڵێم هەردوو جار زۆر جار هەردووکیشیان بەشداریان هەیە نەکە بە تەنها ئەڕواتە ئێران نەچێتە حدودی ئەفغانستانیش بەڵام خۆ قسەکە هەر لەوە نییە مەسەلەن نەوت دەڕوا و کاریگەری لەسەر سزاکان هەیە بۆ ئاگاداری جەنابێت مەسەلەن تا ئێستاش بەشێکی زۆری داهات و سەرچاوی دراوی قورسی تاران لە عێراقەوە چنگەخە هەموو ئەو داهاتانە ئێرانەی بە ڕاستە ئاڵگۆڕی نێوان ئێران و عێراق بە حساب نزیکەی 10 میلیارد دلاری ساڵانەیە بەڵام دە بەرابری ئەوە بە شێوەی ناشەرعیە بە و لە هەمان کاتە ئەو غاز و نەوتەی کە ئێران بە عێراقیە فرۆشێ 5 میلیارد دلار تا ئێستا ئەمریکا مەسەر موافقەتی نەکردو بیداتێ خۆکسەکەوەیە زانی با واقعێت جگە لەوەی کە ئەم ڕۆشتنی نەوتکارێکی نایاساییە کڕێکارێکی بە قاچاق بردنەوە لەگەڵ پێوەرەکانی نێودەوڵەتی و دۆستایەتی ئەمریکاش بۆ هەرێمیکوردستان نایەتەوە لە هەمان کاتە واقعێتێکەوەیە کە هەژمونی ئێران بەسەر هەرێمی کوردستانیش و عێراقشەوە هێندە زۆرە کە ئەمریکا دەرقەتی نایە لە ڕاستیە جامە سەبەب ئەسلێکەشەوەی کە ئەمریکا بۆ خۆی گۆڕەپانەکەی چۆڵ کرد وای لێ کرد کە ئێران ئەو هەموو هەژمونەی هەبێ و تورکیا ئەو هەموو هەژمونەی هەبێ قسەکەشی ئەوەیە کە بە نەزەری من جۆرێک لە ئەوەی هەبوو کە بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ من ئەوە نەدیفاعتان لێ یەکەم کە بۆ خۆتان ناتانەوێ مەسەن خۆتان ڕێک بن بەیەکەوە هێزێکی مۆحەتان هەبێ پەرلەمانێکی کاراتان هەبێ دیموکراسی بەڕسمی بناسن ئەوە سەرەوەنداکە بۆ قسەکەمەوەی ئەمریکا بە تەنها چاوی لە فرۆشتنی نەوتی قاچاق نییە بە ئێران یا بە تورکیا خۆ بۆ معلوماتی جەناب ئەو نەوتانەی بیرەنەوتەکانی ڕۆژاوای کوردستان نەوتەکانی چاڵە نەوتەکانی ڕومێلان لە ڕۆژاوای کوردستان خۆ ئەمریکا ئاگادارە هێزەکانی هەسەدا ئەیفرۆشن بە حکوومەتی سووریای بەشار ئەسەد و هەندێکشی دێ بۆ سنووری پارتی و ئەسفرۆشێتەوە بۆ ئێران تورکیا بەڵام بە نەزەری من ئەوەیە کە کورد بیەوێ هەمیشە ئەمریکەکان و تەنانەت ئەوروپیەکانی جوتویانە باشترین ڕێگا بۆ سەرکەوتنی ئێوە دیموکراسیە و پەیوەندی باشە لەگەڵ وڵاتانی منتقەکە و بنەبڕکردنی گەندەڵی و نەعادالەتیە بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە نابینین بۆیە هەڵبژاردننی هەرکام لەم دوو کاندیدا ئەگەر پێشەوەی مەسەلەن ئەوان چرای سەوز بۆ هەر ئەگەرێکی کورد بۆ هەر دەستکەوتێک هەڵ نەکەن پێویستی بۆیە کورد بۆ خۆی موحەد بێ یەک بێوە ئەم خاڵ و ئەم بەرژەوەندیانە پارێزێ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپا. ئەنوەر حسێن چاودێری سیاسی زۆر سپاس کە لەم کاتژمێرەیە لەگەڵمان بەردەوام بوو زیاتر بابەتەکانمان شی کرد.